من هەواڵ دەدەم لە شوێنێ داینە شوێنێکی جوان دەرناچێت ئەڕێن قژم چاکە دەزۆ گوتم بەهانێ ڕستم بەو پلێوەک نابگرم جوان دەگرمدا ڕستم پێوەگرم و زۆر جوان بڵایەکەین جا لە ئینستاگرام دەیانم ئاپرا ڕوبەر خۆم درێژم یارم خۆم زۆر کورتم جا ئینستاگرامیش فۆلۆم کرد سەڵاو لەم ئازیزان خۆشەویستم بەخێربێن و ڤیدیۆکی تر لە چەناڵەکەم لە چەناڵی مەباسکەین ئەوڕایان ڤیدیۆ ئەم جارەمان چۆنە باسی 5 پڕ دیسلایک ترین ڤیدیۆ دەکەین لە یوتیوب واتە ڤیدیۆکانی یوتیوب لە هەموو جیهان ئێستاش با بچینە ناو ڤیدیۆکەوە. You should pull the fucking trigger. Pull the trigger. Ain't nobody gonna do for you. پێنجەم ڤیدیۆ پێنجەم ڤیدیۆیەک بە تایتڵی Call of Duty Infinity Warfare Rebel Trail واتە ترێلەری Call of Duty بەشی Infinity Warfare کە زیاتر لە 3,790,000 واتە نزیکی 3,700,000 دیسلایکی بواتوە کە ئەو ڤیدیۆیش لە 2 مەی 2016 بڵاوکراواتە 2/5/2016 بڵاوکراوە و تاکو ئێستا ئەوەندە ڕێژە دیسلایکی هەیە و کارەکەش ئەوەیە خەڵکەکان یاخود گەیمەرەکان ئەم شێوازەی کە Call of Duty دەریکرد لە ترێلەرەکە داینابوو بەدڵیان نەبوو بۆیە ئەم ڕێژە دیسلایکی بۆ هات. چوارەم ڤیدیۆی چوارەم بە تایتڵی Can this video get 1 million dislike? Can this video get 1 million dislike? ئەمەش لەلایەن PewDiePie و لە 24 دیسەمبەری ساڵی 2016 بڵاوکرایەوە واتە 24/12 ساڵی 2016 کە یەکەم یوتیوبەری جیهانە کە داوای ڕێژێکی زۆر دیسلایکی دەکرد داوای 1 ملیۆن دیسلایکی کرد و 3.9 ملیۆن دیسلایکی بووات واتە نزیکی 4 ملیۆن دیسلایکی بووات لە ڤیدیۆکە ئەمەش بە چوارەمی ڤیدیۆ لە یوتیوبدا دەدرێت کە ڕێژێکی زۆر لە دیسلایکی هەیە. And we get 1 million dislikes. She likes likes. سێمی ڤیدیۆ بە ناوی It's Everyday Bro لەلایەن یوتیوبەر جێک پۆل بڵاوکراوەتەوە کە ڕاپێکە گۆرانی کە بخۆی دەڵێت و ئەوە لە 30 مەی 2017دا بڵاوکرێتەوە 35 ساڵی 2017 ئەم ڤیدیۆ بڵاوکراوەتەوە کە زیاتر لە 4 ملیۆن دیسلایکی بۆ هاتووە لە یوتیوب بە سێمین پڕ دیسلایکترین ڤیدیۆ هەژمار دەکرێت لە یوتیوب. هۆکارەکەشی بۆ 2 هۆکار دەگەڕێتەوە بەڵکو زیاتریش من تا 2 هۆکارم دەستکەوتووە. هۆکار یەکەمیان ئەوەیە کە لەناو ڤیدیۆکە باسی PewDiePie دەکاتن دەڵێت من پێشی PewDiePie دەمەوە لە ڕێژەی سەبسکرایبەکان ئەمەش هەواداران PewDiePie تۆڕە کرد و لەمان کات PewDiePie ڕیاکشنی بۆ ئەو ڤیدیۆ کرد کە ناوی ئەوی تیا بوو بۆ دوم هۆکاریش ئەوەیە کە لەناو ڤیدیۆکەدا دەڵێ England is my city دەڵێ ئینگلاند شارەکەی منە خۆی ئینگلاندیش شار نییە وڵاتە بۆیە ئەو هەڵەیە ژوای کرد بێتە بۆی هاتنی ڕێژێکی زۆر لە دیسلایک. England is my city and if it weren't for Team 10 then the US would be shitty. I'll pass it to Chase cause you know. دومین ڤیدیۆ لە یوتیوب ئەویش بە ناوی بەیبێ لەلایەن گۆرانی بێش جەستن بیبەر بڵاوکراوەتەوە کە زیاتر لە 10 ملیۆن دیسلایکی بۆ هاتووە لە ڤیدیۆکەیە ئەوە ڤیدیۆکەش لە 19 فێبروەری 2010 بڵاوکراوەتەوە تا 19/2/2010 هۆکارەکەشی دیاری نەکراوە بەس دەگەڕێتەوە هەندێک لە بینێرەکان دەڵێن بۆ لاریکسەکە واتە تێکستەکە هەندێکیش بۆ ئەوەیە کە لاریکسەکە لە خۆی بەقوترە لە تەمەنی خۆی لە تەمەنە تێکستی وای نووسیوە تێکستی وای وتووە کە لە تەمەنی خۆی گەورەترە دیتر بۆیە ئەو ڕێژ دیسلایکی بۆ هاتووە چیانە چی و مناڵە قن بەگووە هاتووە عاشق گۆرانی عاشق خوشمان بۆ دەڵێ دیتر وەبزانام هە زیاتر لەسەر ئەوە بووە دیسلایکیشیان تێ بەردەوارەوە ئەو هەلیە کردو. ئێستاش گەیشتینە یەکەمین ڤیدیۆ کە پڕ دیسلایکترین ڤیدیۆیە لەناو هەموو یوتیوب کە لە 6 دیسەمبەری ساڵی 2018 بڵاوکراوەتەوە 6/12 ساڵی 2018 یعنی لەم چەند ڕۆژەیە لەم چەند هەفتەیە بڵاوکراوەتەوە کە زیاتر لە 14 ملیۆن دیسلایکی بۆ هاتووە. ئێستا 14 ملیۆن دیسلایکە نازەم دوای چی لێدە زیاتر دەبێت و توانی لە ماوەی 6 ڕۆژ ریکۆردی پڕ دیسلایکترین ڤیدیۆ بشتێنێت کە گەیشتە 10 ملیۆن دیسلایک و پێشی گۆرانی جەستین بیبەر کەوتەوە کە بە تایتڵی بەیبێ بڵاوی کردبووە. هۆکارێکەشی ئەو بۆەوە دەگەڕێتەوە کە بینەرەکان داوایان کرد وتیان ئەو شتێک کە ئێمە دەمانویست ئێمە حەزمان لێ بوو لە ڤیدیۆکەدا هەبێ تێدا نەبوو هۆکاری دووەمیشکە هۆکارە گرنگەکەیە ئەوەش ئەوەیە کە یوتیوبەری بەناوبانگ یەکەم یوتیوبەری جیهان
لەناو ڤیدیۆکەدا دانەبوو کە پێش لە چەند جار لەناو یوتیوب ڕیوایەتە یوتیوب ڕیوایەت خۆیش کۆتای هاتنی ساڵ یوتیوب ڕیوایەت هەڵدەستی بە کۆکردنەوەی ئەو ڤیدیۆیان کۆکردنەوەی ئەو یوتیوبەرانی کە لەو ساڵدا ئەکتیڤ بوون و ڤیدیۆی زۆر باشیان کردووە دەنگی داوەتەوە ئیتر لەناو ئەو ڤیدیۆدا تێکەڵ دەبێت و بە شێوەیەکی خۆش بە شێوەیەکی گۆرانی تێکەڵ دەکرێت و بڵاو دەکرێتەوە بەڵامی ئەم ساڵیان کەسیان بەدڵیان نەبوو و پیدیوپایش تێدا نەبوو چکە لەم ساڵدا پیدیوپای ئەکتیڤێکی زۆری هێنا بۆی ڕکابەری نێوان کەناڵی TCDS و پیدیوپای ئەمە وای کرد پیدیوپای لەلایەن خەڵکەوە زۆر خۆشەویست بێت و بتوانێت پشتگیریشی زۆری بۆ بێت و وەکە زانیان کە پیدیوپای لەناو یوتیوب ڕیوایندانە ئەوە بەس ڕێ خێراترین کات توانی ڕیکۆردی پڕ دیسلایکترین ڤیدیۆ بشتێنێتن بۆیە پیدیوپای یعنی زۆربەی ڤیدیۆیانی باسمان کرد پیدیوپای دەستێکی تیادا هەیە و پیدیوپای وا با بڵێن یوتیوبی کۆنتڕۆل کردووە چکە زیاتر لە 77 میلیۆن دیسلایک لە 77 میلیۆن سابسکرایبی هەیە لەناو یوتیوب کە بە یەکەم کەناڵدان دێت و TCDS کەسێک نییە ڤیدیۆی بەڕێبەری یوتیوبەر نییە کۆمپانیایەکە کە کلیپی هیندی دادەنێتن و ئێستا ڕکابەرێکترن و زۆربەی خەڵکی جیهان تاکو بڵێ هیندەکانیش پشتگیری پیدیوپای دەکەنەوە و منیش پشتگیری پیدیوپای دەکەم و بڕۆن سابسکرایبی کەناڵەکەی پیدیوپای بکەن لە لینک کە لە دیسکریپشن داناوە و هەمووتان بۆی بنووسن لەلایەن کینگۆ هاتوین و پێویستی بە ڕێکلامی من نییە بەڵام حەز دەکەم هەر ئەو بباتەوە چکە ئەو شایەنیتی ئەو زیاتر لە 9 ساڵە یوتیوبەرە توانێتی هاوادارێکی زۆر لە خۆی کۆکاتەوە بۆ هەمووتان بڕۆن سابسکرایبی کەناڵی پیدیوپای بکەن و لینکە لە دیسکریپشن دانایە دەکەنینم بە وەزاکە دێزانی چونکە هیچ پێویستی بە ئەوەی من نییە ڕۆژانە زیاتر لە 150,000 لە 200,000 سابسکرایب بۆ دێتن خۆمە ساڵی 100,000 ئیتر عەلی پێویستی بە من نییە بەڵام هەر خۆشە یارمەتێکی دێن و بیچ لەزانیا bitch lasagna, bitch lasagna. T-Series is nothing but bitch lasagna. Let me serve you bitch lasagna. Bitch lasagna, bitch lasagna. T-Series ain't nothing but a bitch lasagna. Bitch